بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. براني خوم كتابي بردسمان كتابي الأذكار إمام النووية، كتابي كيزورنا يابا لذكر كان علماء فرميانا بعد دار واشتري الأذكار بروم مالك خذ بفروشه، بس كتابي لم كتاب أنا بكرة فيري ذكر كان ذاك أنواع ذكر إمش سطو سيوهشت لا برا لخزمتي أقول لهم كتاب آخر عندهم أنا جيشوني تسار كتابي صلوات لسر في غنبر صلى الله عليه وآله وسلم درسك عسران بور رام أنا قلت دواي خصم نشوان دواي أم درس دواي طوابوني مختصر منهج القاصدين أكا لقل درسي تفسير أكا مش أخواني إنهم الشيء. إمام النووي كمال كتابي نازاري نوسي وهم كتابه كان سبحان الله لعالم الإسلامي قبوله زور قوري ورقرته. الرياض الصالحين، 40 النووية، شرح صحيح مسلمة، التبيان في آداب حملة القرآن، الأذكار، هم كتابه أنا قبوله زور سيريان ورقرته لعالم الإسلامي خلق زور إسفادة إليه كردو. باسي الصلوات أكا لسر في غنبر صلى الله عليه وآله وسلم سرتاب آية دسبي أكا فرمي رب العالمين فرميتي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. خواب عظمته قوري خوي ملائكة هرهموا صلوات أدن نسر في غنبري خوا صلى الله عليه وآله وسلم. هو إيمان داران إيوش صلوات بدن لسر في غمري خواه صلى الله عليه وآله وسلم لقلشا وسلموا تسليما صلاوي شي ليبكن. طبعا أو صلاو كدنا زور قولي زور كتهستي بيناكين قالين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم، يعني خواه صلاهم بدي أنا في غمبر صلى الله عليه وسلم. أبوي زور جل دعاء كان بكردي ألم ويوتشيجي لي ورقرين يعني صلى الله عليه وسلم يعني خواه صلاوي من بدي أنا أو ربطي تايبها لقلب في غمري خويا صلى الله عليه وآله وسلم لكاتي السلامة زور تايبة تولى أنه يجكان عليه السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته صلاوي ليك هرجار النبي هن ريتو صلاوي ليك بويا أفرمون هيش كسيغني لأمتي في غمري خويا صلى الله عليه وسلم للرجي قيامتها خوشيوز نيناسته أي ناسته يكسر تنجر وتبه وسلم أو جوابي داوي تتوى أبيت شون بدناس بچه صفتي بدناس درسي هاولان من هي جاربا لخزمت حياتي هاولان أبين هاولا كان في غمري خواه صلى الله عليه وسلم ناوي لنا والناز ناوي ونانا والناز ناو بيشي كان وتويتي أما لهمك الزيات اللي حلال وحرام زيرك ترى بداني يشتري يعني وتو أما لفرائزها زور زيرك بيشي يشتري وتو أقل ويستان قرآن بخيان مسلم ولا عبد الله كريم مسعود بخيان مثلا أو هم يعني دياري كردو دياري هإنجا إيشي بو دياري كردو حتى خزمتي في غمر صلى الله عليه وسلم دياري كراو أفرمي عبد الله كريم مسعود للسفرة شيء أكل طبعا أنسي كريم مالك بشوبو لما الله خزمتي في غمري أكل صلى الله عليه وسلم خزمتي نعلكاني أكل نعلكاني هلا يقرك أتاد أو أكل دو بي مبارك. وعبد الله كريم مسعود فرمي للسفر كان أبمشي وازا نعلكاني في غمري خواه صلى الله عليه وسلم أي خسا بن بالي حتى وكو في غمري خواه صلى الله عليه وسلم لو شوين أشوف شوين يكتر بو إدانا إيشي بو داناون إيش كارا كان همو توزعوا بسر همو يانا همو جارك بخزمت أو حياته أقام ألم باشا أقر في غمري خواه صلى الله عليه وسلم إما ببيني أبي بتشيها چنازنا بكمان بو دان بلي أما شوين كوتا جناه باركما أما شوين كوتا خجالة باركما أما شي ما بيبلج أي صفتك هي صفتك لقلب في غمرة صلى الله عليه وسلم بيوندي تويزوزو بيهس كرد صلوا عليه وسلموا تسليما ده الصلوات لسري بدن وسلام ليبكن. طبعا ألان أو دعايات شيء كخواو ملائكة وإنسان بيك وإيكن طبعا الصلاة بمعنى دعاء ألان أو دعاء كامية أو صلاة كامية صلاة بمعنى دعاء ألان بريتي للصلوات لسر في غمبر صلى الله عليه وسلم للاين خواوة يعني الرحمة لان ملائكة دعاء برحمة
لەلایەن ئێمە عەینەن دوعا بە ڕەحمەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ فەرمایش زۆرن لە باسی سەڵەواتە ئیمامی نەووی خوا باز ناکرێت، حەسریش ناکرێت، کۆ ناکرێنەوە، کتێبێک گەورەیان ئەوێ بەخوا بڕێکیان بە وەتان باسەکەم تەبەڕوکەن للکتابی، هەر لەبەر بەرەکەت چەند فەرمایش تێ باسەکەین لە باسی سەڵەوات. ئەفەرمێ لە صحیح مسلمە هاتووە لە عەمری کوڕی عاصەوە گوێی لێ بۆ لە پێغەمبەری گیان صلی الله عليه وسلم فەرموویەتی من صلى علي صلاة صلى الله عليه بها 10 هەر کەس یەک سەڵەوات لەسەر من بدا خۆشەویست فەرموویەتی خوا 10 جار سەڵەوات لەسەر ئەو ئەدا. یعنی تۆ یەک جار بڵێ خوایە ڕەحم کە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 10 جار رب العالمین باشە ڕەحمەت بۆ تۆ ئەبارێنێ 10 جار هەر سەڵەواتێکە ئیدەی. بۆی ئیمامی شەوکانی لە کتێبی تحفەة الأذکارە، ئەو کتێبە کتێبێکی زۆر نایابە، کتێبی تحفە ئەفەرمێت چی؟ ئەفەرمێ ئەگەر دوعات کرد ئاگاو لێبێت لە ئەوڵەوە لە ناوەڕاستە لە ئەخیرەوە سەڵەواتی زۆر بدە. ئەڵێ سوبحان الله سەڵەوات هەمووی گیرایە، ئەڵێ با دوعاکەی تۆ شایستە نەبێ، بەڵام لە بینی سەڵەواتەکانە ئومێد زۆرە خوای گەورە دوعاکەت گیراکە، بۆیە لە دوعایە زۆر سەڵەوات دە. فرمايشتي كتير صحيح مسلمة أفرمي من صلى علي واحدة هركس اللي سر من يك صلوات بدا صلى الله عليه 10 دجار خواهي قورا ناوي توئه هنا والصلوات ورحمة وتوء بارين. ترمذي روايتي كرول عبد الله كريم مسعود وفرمويتي أولى الناس بي يوم القيامة كي زور نزيك للرجل قيامة على بيغمبر صلى الله عليه وسلم أولى الناس زور نزيك باشترين كز للاي بيغمبر صلى الله عليه وسلم أكثرهم علي صلاة حج الصلوات زور تربدا. تصوركي چند صلوات دي لو شي بڵێ والله ڕۆژی 100 صلوات دەم ئەزانی چەند کەس هەیە 1000 صلوات دە ئەڵێ 1000 دەم ئەزانی چەند کەس هەیە 10000 صلوات دە ئەڵێ 10000 دەم ئەزانی چەند کەس هەیە 100000 صلوات دە ئەڵێ 100 دەم ئەزانی چەند کەس لە تۆ زیاتر هەیە چ پێشبڕکێیەکە لە صلوات. هەموو جاری وا هەیە کەسێکێت ئەڵێ ماوەسا گیان وەڵاهی ئەوە من هەموو ڕۆژێ کردومە بە نەزر لەسەر خۆم 1000 صلوات لەسەر دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەدەم. یەکی تریە دەڵێ والله ئەو قەرارم داوە لەم مانگی ڕەمەزانە بڕێ هەموو ڕۆژێ بێ 100,000 صلوات بدەم 100,000 صلوات چۆن ئەتوانم ئەو بۆ خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. حتا زیاتر صلوات ئەدەی، حتا زیاتر ناوی ئەهێنی. ئێمە هەموو شتێکمان بۆنی ئەوی لێتێ نعلەکانە لە پێەکەی بۆ شێوازە لە پێەکەی کە خۆشەویست توێتی قاچی ڕاز لە پێەکەی کە دایانێ قاچی چەپ یەکەم جار دائەنێ دوعا ئەخوێنی یەیتە ناو مزگەوت هەمووی ئادابی ئەوە بۆن و ڕەنگی ئەوە لە بەیانی حتا شێوازی خەوت شێوازی دەستنوێر شێوازی خواردن شێوازی قسەکردن هەموو شتێک تووڕە نابی جاری وایە خەریکە تووڕابی خۆ دەڕائەگرێت چووکە خۆشەویست لێەوە پێوتوی نەکەی تووڕە نەبی شوێن کەوتەی منی تووڕە نەبی هەموو کاتەکانی ژیانمان لەگەڵ ئەوە حتا سەڵەواتی زیاتر بێت تۆ ئەولاترین کەسی بەو. ئەفەرمێ باشترین ڕۆژەکان بریتێ لە ڕۆژی جومعە دە لە ڕۆژی جومعە زۆر سەڵەوات لەسرم بدەن فإن صلاتكم معروضة علي پێم ئەوترێ پیشانم ئەدرێ سەڵەواتەکان ئەوە فڵان سەڵەواتی دا فڵان سەڵەواتی دا فڵان ناوەکەت ئەبرێ لە خۆشەویست. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كيف تعرض صلاتنا عليك چۆن سەڵەواتەکانی ئێمە چۆن پیشانی تۆ ئەدرێ فەرموو وقد ئەڕەمتە تۆ بووی بەڕەمات نەماوی ئەڕمەمتە باشە بووی بە تۆز بووی بە خۆک لەناو خۆڵان نەماوی چۆن سەڵەواتەکان بەسەر تۆی ئەدرێ. خۆشەویست چی فەرمووی إن الله حرم على الأرض أجساد الأنبياء زەوی جەسەدی ئەنبیا قەت ناخوا پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام کە ئەنێژرێن لاشەکەیان زەوی نایخوا ئەمێنێتە وەکو خۆی. طبعا ڕیوایەتمان زۆرە لەسەر باسی جەسەدی ئەنبیا عەلەیهیم الصەلاة وەسەلام کە ماوەتەوە لە زمانی ئیمامی عومەرە نامەیەکیان ناردە خزمەتی یا ئەی ئیمام کەسێکمان دۆزیوەتەوە لە شوێنێک ئەڵێن ئەمە نەبیوڵڵا دانیاڵە لە ناو ژوورێکە ماوەتەوە لە ناوەڕاستی ژوورەکەیە هەندێک پارەش لەوێدانراوە ئاڵتون هەر کەس ئەیبا بە مەوعید ئەیبا لە مەوعیدی خۆیان نەهێنێتەوە گوڵ و گەڕە بێ ئەبێت لە مەوعیدی خۆیان بێنێت تەسلیمیک
ئیمامی عومەر ئەمری کرد فەرمووی هیچ لاشەی تێک نەچوە نەخێر دیارە یەکێکە لە پیاوچاکان یا لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەمری کرد کە پارەکە بێن بۆ ناو بەیتولماڵی موسڵمانان و مردووەکەش لە پێش چاوی خەڵک نا بەدزی لە شەوە بینێژ بۆی ئەفەرمێ کۆمەڵێ قەبری زۆر هەڵکەندرا دوای لە شوێنێتر نێژرا بەیانی هەڵسان هەرچی قەبرەکان و خەڵک هەڵی کەندبووە بۆی بزانن مەیتەکە لەوێ لە هیچیانە نەبوو لە شوێنێتر ناشتیان سیاسەتی ئیمامی عومەر زۆر تایبەتە لەو شتان غەیری پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام شوهەدا و صالحین چەندێ نزیکتری لە خۆشەویست ئەوەنە کەمتر لاشەکەت زەوی ئەیخۆ هەر لە زمانی ئیمامی عومەرە گەنجێکی جوانیان دۆزیەوە دەستی کردو بە سەریەوە ئەوە بە چوار مشقی دانیشتە بوو کە دەستیان لابەر خوێن فشقەیە کرد بە مردووی وتیانە ئیمام ئەمە دۆزی چی لێ بکەین فەرمووی قوتیل ئەصحاب الأخدود النار ذات الوقود ئەمە ئەو شابووجە گەنجەیە کە جەماعەتی ئەصحاب الأخدودە کە خۆی وتی بڵێ بسم الله رب الغلام تیرێکم لێ دەمە ئەو گەنجەیە وەکو خۆی دەستی بخەنەوە شوێنی خۆی بۆی خوێنەکەی وەسێتەوە بینێژن و زۆری تر حتا ئەمڕۆژ جەسەدی ئەنبیا ناخوا یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەسەدەکەی لە ناو گۆڕەکە ماوە وەکو خۆی فإن صلاتكم تعرض علي صلواتەکانی ئێوە عەرزی من ئەکرێ و پیشانی من ئەدرێ فەرمای شتێکی تر فەرمووی لا تجعلوا قبري عيدا وصلوا علي قبرەکەی من وەکو جەژنی لێ مەکەن وابزانن سەڵەواتەکان ناگا هەر بێنە لای من لەوێ سەڵەوات بدەن ئەگەر نەتانتوانی لەو دوورەشەوە بینێرن هەر ئەگا فەرمووی فإن صلاتكم تبلغني حيث كنتم لەکوێ بن لەسەر زەویە لە چه سوچێکی جیهانەوە سەڵەوات ئەنێرن بنێرن هەموویم پێ ئەگا ڕیوایەتێکی تر ئەبی هوڕەیرەوە ئەفەرمێ ما من أحد يسلم عليه یەککەس نییە سەلام بۆ من بنێرێ ئەوە سەڵەوات مازانێ ئەی سەلام إلا رد الله علي روحي خوای گەورە ڕۆحەکەم بۆ ئەنێرێتەوە حتى أرد عليه السلام حتى وەکو سەلامەکەی جواب ئەدەمە ئەلەو مەجلیسا مەسەن چەند جار ئەڵێ صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم 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 چەند جار لە نوێژ ئەڵێ السلام عليك تأكيد بە ئەم کەلیمەی تۆ گەیشتوتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەویش جوابی داویتت تۆ وتوتە السلام عليك بە مخاطبە قسە لەگەڵا کرد بەخوا دڵنیا بە مخاطبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابت دەدات ئەم ڕۆحیەتە زۆر گرنگە لە سەڵەواتدانا ئەم هەستە زۆر گرنگ قوربی تۆ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وآله وسلم دروسێک ئەم بەشە بەسە ئەمڕۆکە ئیمامی نەووی لە سەڵەواتە بۆی باس کردین چکەمە کتابی سەڵەواتە زۆر باسی سەڵەواتمان بووەکە من بەشێکێتی صفەتی سەڵەواتمان بۆ باسەکە ئەگەر باسی پێغەمبەر کرا صلی الله عليه وسلم چۆن یەکسەر وشەی سەڵەوات صلی الله عليه وسلم یا اللهم صل على محمد بە چ شێوازە سەڵەوات بدەی ئایا ئینسان خۆی بۆی هەیە ئیبداعکە لە سەڵەواتە چی تا دوای زۆر شتەیە باسیەک خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە سەڵات و سەلامی خۆت یا ئیلاهی بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی یای سەوزبووی ئەمساڵ بە ئەندازی یای وشکبووی ئەمساڵ بە ئەندازی گەڵای سەوزی ئەمساڵ بە ئەندازی گەڵای زەردی ئەمساڵ بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەمساڵ بە ئەندازی نمەی بارانی نەباریوی ئەمساڵ صلوات بۆ دیداری پێغەمبەر ئەنێرین صلی الله عليه وسلم بخوایە ئەم سەڵەواتانە ئێمە پێ بگەێنە خۆشەویستی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الأکرەمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەورە لە گوناهی منیش و ئێوەش بۆرێ خوا لێمان قبوڵ کە